من نام نوشیروانە مێژووی دروست کرد، مێژووی نووسیەوە و بوش بە مێژوو. نەوشیروان مستەفا ئامین لە سەرکردەیەکی شۆڕژگێڕەوە بۆ سەرکردەیەکی ڕێفۆرمخواز، لە فەرماندەیەکی جەنگەوە بۆ سەرکردایەتیکردنی گەورەترین بزوتنەوەی سیاسی و مەدەنی لە هەرێمی کوردستان. هەرچەندە ژیانی سیاسی پڕ بووە لە هەوراز و نشێ و لە وێزگە جیاوازەکانی ژیانی سیاسیدا ئەزموونی ئەندامەتی لە 4 حزبی سیاسی جیاوازدا هەبووە، بەڵام وەک لە ئەنگر و کەسە نزیکەکانی دەڵێن لەو ڕۆژەوەی تێکۆشانی سیاسی دەست پێ کردووە تا کۆتایی ژیانی وەفادار بووە بەو بیر و باوەڕانەی کە هەر لە سەرەتاوە لە پێناویدا خەباتی کردووە. نەوشیروان مستەفا لە ساڵی 1944 لە گەڕەکی سەرشەقامی سلێمانی لەدایک بووە. لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوو تێکەڵ بە سیاست بووە و یەکەمین وێزگەی ژیانی سیاسیشی لە ناو یەکێتی قوتابیانی کوردستان بووە و لە ساڵانی 1963 و 1964دا ئەندامی سکرتاریەتی یەکێتی قوتابیان بووە. ساڵی 1967 کۆلێژی زانستە سیاسیەکانی لە بەغدا تەواو کردووە. هەر لەو ساڵشدا بۆتە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی بووە. ساڵی 1969 لەگەڵ چەند هاوڕێیەکی گۆڤاری ڕزگاری دەرکردووە کە بە گۆڤاری مارکسی ماویەکان ناسرا بوو. دوایەوەی لە سەرەتای هەفتاکاندا باڵی مەکتەبی سیاسی پارتی و باڵی مستەفا بارزانی یەکیان گرتەوە. لە ساڵی 1972دا نەوشیروان مستەفا و هاوڕێکانی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانیان دامەزراند. هەر لەو ساڵشدا بەهۆی مەترسیەکانی سەرژیانی دەچێتە نەمسا و لەوێ خوێندنی ماستەر لە یاسا نێودەوڵەتیەکاندا تەواو دەکات. ساڵی 1975 لە کاتێکدا لە نەمسا سەرقاڵی خوێندنی دکتۆرا بوو، بۆ دامەزراندنی یەکێتی نیشیمانی کوردستان گەڕایەوە سووریا و دواتریش گەڕایەوە شاخەکانی کوردستان. دوای گەڕانەوەکەشی لالایەکەوە سکرتێری کۆمەڵەی ڕەنجدەران بوو، لالایەکی دیکەشەوە جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشیمانی کوردستان بوو. بەپێی هەندێک لە سەرچاوە مێژوویەکان هەرچەندە نەوشیروان مستەفا کەسی دووەمی یەکێتی بوو، بەڵام لە کرداردا تا کاتی ڕاپەڕین ئیدارەدانی یەکێتی و سەرکردایەتیکردنی شەڕی چەکداری یەکێتی لە ئەستۆی ئەودا بووە. لە ڕاپەڕینەکەی ساڵی 1991دا ڕۆڵی گرنگی بینیوە بە جۆرێک کە لە ئەنگرەکانی بە ئەندازیاری ڕاپەڕینی دادەنێن. هەرچەندە نەوشیروان مستەفا تا ئەو کاتەی لە ناو یەکێتیدا بووە کەسی دووەمی ئەو حیزبە بوو، بەڵام لە هەندێک قۆناغدا ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی هەبوو لە ناوخۆی حیزبەکەیدا. ساڵی 2004 بەهۆی ناڕەزایەتی لە شێوازی ئیدارەدانی یەکێتی و حکوومەتی هەرێم هەوڵیدا بۆ چاکسازیکردن لە ناو یەکێتیدا و ڕەوتی ڕێفۆرمی دامەزراند. بەڵام بەهۆی ئەوەی لە هەوڵەکانیدا سەرکەوتوو نەبوو، ساڵی 2006 لە یەکێتی هاتە دەرەوە و کۆمپانیای وشەی دامەزراند. ساڵی 2009 وێزگەیەکی دیکەی ژیانی سیاسی نەوشیروان مستەفا بوو، بە مەبەستی ئەنجامدانی چاکسازی لە سیستمی سیاسی و ئیداری هەرێمی کوردستاندا بۆ هەڵبژاردننی پەرلەمان لیستی گۆڕانی دروست کردو بە بەدەستهێنانی 25 کورسی بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستاندا لەسەر دەستی ئەو ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی دروست بوو. لە ساڵی 2013دا بزوتنەوەی گۆڕان بەشداری لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان کردەوە و بە بەدەستهێنانی 24 کورسی بووە دووەمین هێزی سیاسی کوردستان و پێش یەکێتی نیشتیمانی کوردستان کەوت. لە دەستپێکی ژیانی سیاسیەوە نەوشیروان مستەفا 5 جار فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە کە سەرجەمیان تۆمەتبارکردن بوون بە شێوەندنی ئاسایشی وڵات و پیلانگێڕی. لە ساڵی 1964دا لە سەردەمی حکومی عەبدوڕەحمان عارفدا بە تۆمەتی پەیوەندی و هەڵسوڕاندنی ڕێخستنی سیاسیەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە. لە ساڵی 1970دا لە سەردەمی ئەحمەد حەسەن بەکردا بە تۆمەتی پەیوەندی بە شۆڕش و دامەزراندنی ڕێکخستنی سیاسیەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو بە 10 ساڵ زیندانی حکم درا. لە کۆتایی ساڵی 1970دا بە تۆمەتی پیلانگێڕی و تێکدانی ئاسایشی وڵات فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو. دادگای بەعز بە غیابی سزای لە سێدارەدانی بۆ دەرکرد. لە ساڵی 1983دا بەهۆی شۆڕش و بە تۆمەتی پیلانگێڕی و تێکدانی ئاسایشەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو. دادگا بە غیابی سزای لە سێدارەدانی بۆ دەرکرد. لالایەن ئەنجومەنی سەرکردایەتی حەزبی بەعسەوە ناوی خراوەتە لیستی ئەو کەسانەی کە دەبێت تیرۆر بکرێن. نەوشیروان مستەفا لە دوای ساڵی 2009 دوو جاری تر بانگهێشتی دادگا کراوە. جاری یەکەمیان لەسەر داوای جەلال تاڵەبانی بوو، جاری دووەمیشیان لەسەر داوای فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی بوو.
لە 16 حوزەیرانی 2016دا بۆ یەکەم جار لەلایەن دادگاکانی هەرێمی کوردستان و لەسەر سکاڵەیەکی پارتی بە تۆمەتی شێواندنی ئاسایشی وڵات و پیلەنگێڕی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو. نەوشیروان مستەفا جگەلەوەی سەرکردەیەکی سیاسیە با ڕۆژنامەنووس و نووسەر و ڕۆشنبیرێکی گەورەش دادەنرێت، زیاتر لە 10 کتێبی سەبارەت بە مێژوو ئەدەبی کوردی نووسیوە. گرنگترین کتێبەکانی بریتین لە کەناری دانوبەوە بۆ خڕین ناوزەنگ، پەنجەکان یەکتری ئەشکێنن، خولانەوە لە باز نەدا، کورد و عەجەم، حکوومەتی کوردستان کورد لە گەمەی سۆڤێتدا، میرایەتی بابان لە نێوان بەرداشی ڕۆم و عەجەمدا، کوردستانی عێراق سەردەمی قەڵەم و مراجعات، ژیان بە تەمەنترین ڕۆژنامەی کوردی، ژیان چەند لاپەڕەیەک لە مێژووی ڕۆژنامەوانی کوردی، بەدەم ڕێگاوە گوڵچنین چواربەرگ، ئەدەب و تاریخی کوردی. بەشێک لە هاوڕێیانی نەوشیروان مستەفا و هەروەها بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە نەوشیروان مستەفا لە ژیانی سیاسی خۆیدا بەردەوام کەسێکی گۆمشڵەقێن بووە و هەمیشە گیانێکی یاخیبوونی تیادا بووە و کەم جار بە واقعی باو ڕازی بووە، بەڵام ئەمڕۆ حەیاخی بووە لە تەمەنی 73 ساڵیدا گۆڕەپانی سیاسی کوردستانی بەجێهێشت.